الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی بەڕێز، بە بۆنەی هاتنەوەی سەری ساڵی تازەی کوردیەوە چوونە ناو وەرزی بەهار و دەستپێکردنی بە ڕۆژی نەورۆزی پیرۆزەوە و یادی ڕاپەڕینی جەماوەری گەلی کوردستان دژی زوڵم و زۆر و ستەمکاری بەویست و پشتیوانی خوای پەروەردگار وتاری ئەم جومعەیەمان تەرخان دەکەین بە ناونیشانی نەورۆز و یادی ڕاپەڕین. وشەی نەورۆز وشەیەکە لە دوو بڕگە پێک هاتووە، وشەی نەو لەگەڵ ڕۆز. وشەی نەو بە زمانی فارسی واتە نوێ، ڕۆزیش مانای ڕۆژە کەواتە وشەی نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ. وشەی نەورۆز واتە ڕۆژێکی نوێ بۆ سەری ساڵێکی نوێ. ڕۆژی نەورۆز کە یەکەم ڕۆژی مانگی بەهارە سەری ساڵە لە لای دوو گەل، دوو نەتەوە، نەتەوەی کورد و نەتەوەی فارس. بەڵام جێگەی داخە ئەگەر تەواوی کتێبە عەرەبیەکان و سەرچاوە فارسیەکان بخوێنیەوە تەنها دەڵێن ڕۆژی نەورۆز سەری ساڵی فارسیە. هیچ کەسێک باسی ئێمەی کورد ناکە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی چونکە ئێمە خاوەنی کیانێکی خۆمان نەبووین. هەر کەسێک خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی نەبێ، هەر کەسێک خاوەنی ئاڵای سەربەخۆی خۆی نەبێ، لە ڕووی بوونەوە، لە ڕووی مێژوو و نووسینەوەی مێژوویەوە، لە ڕووی ئاین و مەزهەبیەوە، لە ڕووی کولتور و نەتەوایەتیەوە خەڵک حیسابی بۆ ناکە، هەر ناویشت ناهێنن، هەر وجودیشت بۆ دانانێن. مێژووی نەورۆز زانایان دەڵێن 4000 ساڵ پێش لەدایکبوونی عیساش هەر هەبووە. هەندێک تریش لە مێژوو نووسان دەڵێن لە زمانی حەزەتی ئیبراهیمە، واتە ئەو زمانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای تێدا بێ لەسەر بێ تێدا ژیاوە بووە. ئەو کاتەی کەوا ڕۆژی نەورۆز هەموو ژن و پیا و پاشا و گەدا لە شار چوونە دەرەوە، ئیبراهیم لەو ڕۆژی نەورۆزەدا بتەکانیشکان، چونکە شار کەسی تێدا نەمابوو. بۆیە گەلەکەی ئیبراهیمیش ئاگرپەرست نەبوون، بتپەرست بوون، کەواتە نەورۆز لەوە دەچێت مێژوەکەی زۆر پێش حەزەتی ئیبراهیمیش هەر هەبوو بێ. بۆ ئاگری نەورۆز کراوەتەوە. ئەمە پرسیارێکە، ئەم ئاگری نەورۆزە لە کەیەوەدا هاتووە؟ زانایان دیسان مێژوو نووسان دەڵێن لەبەر سێ هۆکار. یەکەمیان بەهۆی نەجادبوون لە وەرزی سەرما و سۆڵە و زەقیەتی زستانەوە کە ئەو زەمەنە خەڵکی ئامێرەکانی خۆگەرمکردنەوەی کەم بووە، پەنای بۆ دار و درەخت بردووە. هەروەها خانووەکان و شوێنی نیشتەجێبوونەکان خانووی سادە و ساکار بوون، زۆرجار بەفر لادەیەکی وێران کردووە، لە ژێریا هەموو خەڵکەکەی مردووە. پاشان خەڵکی ئاژەڵدار بوون بۆ بەخێوکردنی ئاژەڵەکانیان کە کۆتایی زستان تینێکی گەورەیان بۆ هاتووە کە تفاقیان لێ ببڕێ. کاتێک کە بەهار هاتووە و نەورۆز هاتووە لە خۆشییانە ئاگریان کردوێتەوە. ئۆخەی ئەم ساڵیش لەدەست بەستەڵەک و سەرمای زستان ڕزگارمان بوو، کەواتە پەیوەندی ئاگری نەورۆز بە گۆڕانی کەش و هەواوە هەیە. دووەمیان زانایان دەفەرمونون ئەو کاتەی کەوا حەزەتی نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەو کۆمەڵە ئیماندارەی کە لە کەشتی ڕزگاربوونی نوحدا بوون، تەواوی سەر زەوی ئاو گرتیەوە و هەموو کافر و بێبڕوایان غەرق بوون، مرۆڤایەتی جارێکی تر لە ئەو کۆمەڵە مرۆڤەی ناو کەشتێکەوە کە هەندێک خەڵک دەڵێن 80 کەس بوون، لەسەر شاخی جوودی لە کوردستانی تورکیا لەوێ لەنگەری گرت و دێیەک هەیە، ئێستاش دێیەکە پێی دەڵێن 80یانە، واتە 80 کەس لەسەر زەویدا ڕزگاری بوو. جارێش کە کوردستان بۆوە لانکەی دووەمی مرۆڤایەتی و لەوێ مرۆڤایەتی گەشەی کرد، زانایان دەڵێن ئەو ڕۆژە کە کەشتەکەی نوح نیشتەوە ڕۆژی نەورۆز بوو. فعلا بعقلیش دەبێ وابێ، ئەگەر چلەی زستان بوویایە ئەو خەڵکە هەمووی دەمردن، ئەگەر چلەی هاوین بوویایە خەڵک هەمووی دەستگەرمان دەسووتان. بەڵام بەهار بوو، سەرەتای بەهار و ڕۆژی نەورۆز بوو کە کەشتەکەی نوح لەسەر شاخی جوودی لەنگەری گرت، لە بەهاردا
نەسەرمایە نەگەرمایە جەستە پێی خۆشە جەستە گەشە دەکات تا گوندێک ئاوەدان دەکەنەوە کەڵکێک ڕاست دەکەنەوە زەویەک نوێ دەکەنەوە فریای چاندنی درەخت و ئەمانش دەکەونەوە و زەوی ئاوەدان دەبێتەوە بۆیە هەموو ڕۆژێ لە ساڵڕۆژی ئەو کاتەدا هەموو ساڵێ ئاگری نەورۆزیان دەکردەوە وەکو موژدەی ڕزگاربوونی مرۆڤایەتی جا قورآن دەفەرمێ وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين لسورة هود آية 44 بقدر جواني أو قرآن تفسيرك كحقي تخوي دابي بم آياتنا تفسيرك إمام الصحجاري مكرياني كردا والله إيما دبش شانازي بقالي خومانا وبكين برزان أي أديبان أي دوستاني أدبو شعرو ئەوانەی کەوا لە بواری ئەدەبیاتە کار دەکەن وەرن هەموو تەفسیری قورئان بە هەموو زمانەکان بخوێننەوە ئەگەر هیچ کەسێک هەبوو وەکو هەژاری موکریانی توانی بووی پڕ بە پێستی خۆی بە زمانی ڕەسەنی کوردی ئەم ئاەتانە تەفسیرکە هەڵبەتە ئێمە نەمانزانیوە بەڵام تا ئێستا نییە و زەحمەتیشە لەمەوە دوا هەبێ مامۆستا هەژار دەفەرمێت تەفسیری ئاەتەکان ئاوا دەکا ئەو جا گوترا زەمین ئاوت هەڵقۆڕێنە بەرزایی بەس ببارێنە ئاو ڕۆ چوو بە ناخی ئاخا و کار سەری گرت لەسەر جوودی لەنگەری گرت وترا تارن ئەوانەی ناحەقی کارن سبحان الله چەند وشەی بەهێز و جوانن چەند گوێ بە بیستنیان ئارام دەبێ خاڵی سێیەم ئەڵێن ئاگری نەورۆز مژدەی سەرکەوتنی شۆڕشی کوردی بوو مەسەلەی کاوە و زوحاق زۆری لەسەر گوتراوە ئێمە پێویستمان بەوە نییە لە تەفسیرەکەی مامۆستا عەلی پشدەریدا باسی ئەوە دەکا دەڵێ ئێستا بەسەرهاتی کاوە و زوحاق بە خەتی مسماری لە مۆزەخانەکانی بەریتانیا لە لەندەن هەیە کە کاتی خۆی لە کوردستانەوە ئینگلیزەکان بردویانە ئەو بەسەرهاتە واقعێکی هەیە بەڵام زۆر خوڕافیاتی تێکەڵکراوە ئێمە ناچینەوە تەفاسیلەوە بەڵام بە کورتی میلەتی کورد شۆڕشی کردووە دژی کاربەدەستێکی زاڵم و ئەو ڕێخستنە نیهێنیانەی کە لە شارەکاندا بوون بەبێ گومان شۆڕش لە کتوپڕێکە ناکرێ ڕێخستنی نیهێنی هەبووە شانەی نووسوو هەبووە لە هەموو شوێنەکانە دواتر دوای چەند ساڵێک شۆڕشەکە سەری گرتووە ڕۆژی ئیعلانی شۆڕشەکە لەسەر شاخە بەرزەکانەوە ئەم دێ بۆ ئەو دێ ئەم شاخ بۆ ئەو شاخ ئاگریان کردوێتەوە خەڵکی نەچووکە تەلەفۆن نەبوو موبایل نەبوو ئامێرەکانی ڕاگەیاندن نەبووە ئەو ئاگرە ڕەمزی ئەوە بووە خەڵکی نەڕزگارمان بوو فڵان حاکمی کاربەدەست گۆڕ بە گۆڕ بوو ئاڵای شۆڕش و خەبات سەری گرت واتە نەورۆز هەموو ساڵە بەو مناسەبەتەوە یادی کراوەتەوە و ئاگری نەورۆز کراوەتەوە چۆن کراوەتەوە چۆن یادی کراوەتەوە گەلانی دنیا زۆرن ئەوانە یادی نەورۆز دەکەن وەکو کورد و فارس و ئەفغان و تاجیک و ئازەر و ئۆزبیک و میسری و ئەوانە چی کراوە یەکەمیان هاتوون ئاگریان کردوێتەوە دیاری و شیرینیان لە ڕۆژی نەورۆزا بەخشیوەتەوە باج و پیتاکیان لەسەری ساڵدا واتە ئەو ڕۆژی نەورۆزە بۆ سوڵتان دەسەڵاتدار کۆ کردوێتەوە چوونە سەیران ژن و پیا و گەورە و بچووک لە شار و لە دێ چوونە دەرەوە و سەیران و ئاهەنگێکی جەماعیان کردووە ئاوا بە درێژایی مێژوو یادی نەورۆز کراوەتەوە لە ئایا دروستە ئەم یادە بکرێتەوە یان نەزانایان ڕەئی جیاوازیان هەیە کۆمەڵێک لە زانایانی ئیسلام پێیان وایە کە ئەوە ئاگرپەرستانە و موسڵمان نابێت خۆی بشوبهێنێ بە ئاگرپەرستان و بە کافرانەوە بەڵام لە بەرامبەریشدا کۆمەڵێ زانا کە ئەمان قسەی حەقا و بەلای ئێمەوە ڕاستە ئەوەیە دەڵێن بەڵێ یادی نەورۆز هیچ بێشەرعیەکی تێدا نییە و دروستە بە بەڵگەی ئەوەی کاتێک کە ئیمامی عەلی لە کوفەی عێراق بوو خەلیفەی موسڵمانان بوو دیاریان بۆ بر قاپێ شیرینیان بۆ بر فەرمووی ئەمە چ مناسەبەتێکە ئەم خەڵکە ئاوا دەکەن وتیان ئەوە دیاری و شیرینی ڕۆژی نەورۆزە ئیمامی عەلی لێی خوارد و زۆری پێخۆش بوو فەرمووی فەصنعوا كل يوم فەیروزا ئیمامی بەیهەقی لە سونەنی کوبرادا ئەمەی جێڕاوەتەوە فەرمووی کوڕە هەموو ڕۆژە فەیروزێک بکەن فەیروزی گوت یعنی یەکەم جا وشەی نەورۆز ڕەنبێ باش حاڵی نەبوو بێ یان زانایان دەفەرمون وەکو قسەی خۆش ئەوەنی دەڵێ کوڕە هەموو ڕۆژە ئەمە دووبارە بکەنەوە ئەمە هەرهێن خۆشە هەموو ڕۆژە خۆزگە نەورۆزێک بوویە ئێمە شیرینیمان بخوادایە ئیمامی عەلی ئەو زاتە گەورە هیچ ئینکاری نەکرد لە دەوڵەتی ئەمەوی و لە عەباسیەکان و لە عوسمانیەکاندا کە سێ ئیمپراتۆری ئیسلامی بوون گرنگی زۆر بە نەورۆز و یادکردنەوە ئاگری نەورۆز دراوە لە کوردستاندا کەی ئەمە گەشەی کردووە لە کوردستانی خۆماندا کاتێک کە پیرەمێردی شاعیر حاجی تۆفیق ناوی پیرەمێردی شاعیر ناوی ئەسڵی خۆی حاجی تۆفیقە کوڕی مەحموودە کوڕی هەمزاغای مەسرەفە باپیری هەمزاغایە کە مزگەوتی هەمزاغا ئێشتا لە سلێمانی هەیە ئەو دروستی کردووە لە سەردەمی حکمڕانی بابانەکاندا یەکێک بۆ لە پیاوە گەورەکان کە پلەی وەزیری هەبوو و ڕاوێژکاری دەوڵەتی بابانی بووە پیاوێکی زۆر دیندار و بنەماڵەیەکی خواناز بوون
لە ساڵی 1960 لەدایک بووە پاشان لە کوردستانەوە چۆتە ئەستەمبوڵ چۆتە دەوڵەتی تورکیا عوسمانی ئەو کاتەوە پیرەمێرد ئەوەندە ئینسانێکی ڕۆشنبیر و زانا بووە بەڕێزان ئەو کاتێکەوە شاه ناصرەدینی شای ئێران نامەیەکی بۆ سوڵتان عەبدولحەمیدی عوسمانی نووسیوە بە فارسی بۆی نووسیوە سوڵتان عەبدولحەمید کوێتی ئەم نامەیە ئەدیب و زانا گەورەکانیان نووسیوێتی باوەڕ ناکەم شاژ نووسیبێتی ئەبێ بە حەقی خۆی بە فارسی وەڵامی بدەینەوە چی زانای تورکە بانجیان کردووە بەو هەموو قەومی تورکە نایانتوانی وەڵامی نامەیەک ئاوە خۆی بنووسنەوە یەکێ لەوانەی کەوا پیرەمێردی ناسیوە توێتی وەڵی کوڕێکی گەنجی لاو هەیە تەمەنی 32 ساڵە خەڵکی عێراقە لە کوردستانی عێراقەوە هاتووە ناوی تۆفیقە ئەو مەگەر بزانێ وەڵامی ئەم نامەیە بداتەوە بە حەقی خۆی بداتێ پیرەمێردیان بان کردووە حاجی تۆفیق کاتێک سەیری نامەکەی کردووە و توێتی لەوە جوانتر دەنووسم بە خەتێکی جوان بە زمانێکی فارسی ڕەوان بە ئەدەب و شعر و پەخشان وای ڕازاندۆتەوە سوڵتانی عوسمانی سەری سوڕماوە کابرایەک فارز نەبێ و ئەوەندە شارەزا بە لە ئەدەبی فارسیدا وتوێتی وەڵی ئەم پیاوە دەبێ پلەی بەرز بکرێتەوە ئەم گەنجە بکرێتە ئەندامی مەجلیسی عالی لە ئەستەمبوڵ پلەی بەگی دراوەتێ دواتر بۆتە یەکێ لە محافزەکان پارێزگارەکان لەسەر ئوستانەکانی ئەو کاتێکەوە لە سوڵتانی عوسمانیدا هەبوون جا پیرەمێرد ئەو زاتە کاتێکەوە 23 ساڵ لە ئەستەمبوڵ بوو لە تورکیا گەڕایەوە کوردستان لە ساڵی 1926 کە هاتەوە بینی بیری نەتەوایەتی کوردی لە ژێر مەترسیدایە ئینگلیز دەستی بەسەر کوردستانە گرتووە سوڵتانی عوسمانی نەماوە بیری نەتەوایەتی خەریکە کەس دەبێت ئاگری نەورۆزی بە فرسەتێک زانی بیکاتەوە وتی من کاتێکە لە ئەستەمبوڵ بووم لە نۆی سێدا هەموو خەڵکی دەچوونە دیوانی سوڵتان و دەسەڵاتداران دادەنیشتن و شعر و پەخشان دەخوێندرایەوە و شیرینی دەخورایەوە و شەربەت دەجێڕدرا لە منارەی مزگەوتەکانی ئەستەمبوڵ و ئەنقەرێ ئەو کاتەدا مۆم دادەگیرسا فانۆز و قوتیلە دادەگیرسا نیشانەی ئاگری نەورۆز لە منارەی مزگەوتی شادەکرایەوە بۆیە هات هەموو گەنج و لاوەکانی شاری سلێمانی لەوێشەوە بۆ هەموو شارەکانی تری کوردستان گوازرایەوە لە ڕۆژی نەورۆزە هەمووی کۆدەکردنەوە گەورە و بچووک جا ئەو کاتە خەڵکیش دڵی ساڵ بوو وەڵا کوڕ و کچ وەکو خوشک و برا سەیری یەکتری کردووە ژن و پیا و مامۆستای ئاینی و خەڵک دەڕۆیشتنە کۆمەڵک لە مامۆستایانی ئاینیش لەگەڵ یا دەچوونە کارێزی وەستا شەریف لە گردی یارە لەوێ ئاگری نەورۆزیان دەکردەوە تەنانەت پیرەمێرد خۆی مەسرەفەکەی دەکرد دەیفەرموو من هەرچەند پارەیەکی تەقاوەتی کەمم هەیە بەڵام نەورۆز زۆری تێناچێت نانێکە و 6 یاپراغ دەیخینە ناویەوە خەڵکەکە بۆ خۆی دۆڵمەیەکی پێوە دەخوا و مەسرەفەکەی دەکرد لەلایەن دوو چینەوە ڕێگری لە پیرەمێرد کرا و دژایەتی کرا جا هەر کارێکی نێوخوازیانە و مەردانە و کوردانە دەکرێت بەداخەوە دوو چین سەرەتا دژی دەوەستن یەکەم حکومەت و دەسەڵاتدارەکان بۆیە لە ساڵی 1938 و 1938 متەسەڕیفی ئەو کاتی سلێمانی بەناوی مەجید یعقوبەوە 2 ساڵ نەیهێشت پیرەمێرد ئاگری نەورۆز بکاتەوە ئەمن و ئاسایش و پۆلیسی دەناردە سەر ڕێگاکەی و خەڵکیان دەگرت کەس نەیدەوێت بچێتە دەرەوە پیرەمێرد لەوێدا دەڵێ یاخوا ئەو کەسەی کە ئەم 2 ساڵە لێم کەوتە گیزە وەک زەردەواڵە نەیهێشت ئاگری یارە بگڕێ چەقۆی ئاهی من جەرگی هەڵدڕێ دووەمیان مامۆستایان هەندێک لە مامۆستایانی ئاینی و شێخانی تەریقەت و ئەوانە وتیان کاکە ئەم پیاوە ئاگرپەرستە ئەم ئاگرس چێ دەیکاتەوانە و خەڵکی بەدەورەوە کۆ دەکاتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە ئەم شیعرە دەوڵترێتەوە ئەم کابرایە کافر بووە هەموو نوێ خوازیەک لە ناو میلەتی ئێمەدا دادێ جاری وای مەلاکانمان قبوڵی ناکەن یەکسەر مۆری کوفریان پێوەنا بەڵام پیرەمێرد زۆر جوابێکی حەکیمانەی دانەوەتی مامۆستایانی بەڕێز شێخانی بەڕێز تو خوا ئاگرێک بەدەستی خۆم بیکەمەوە بۆ خۆم بیکوژێنمەوە بە پێ بچمە سەری معقولە بیپەرستم بابە من ئاگرپەرست نیم ئەمە مێژوویەکی گەلی خۆمە و نەتەوەی خۆمە من دەی کوردێنم میلەتەکەم لەو ڕۆژەدا بەبیری نەتەوایەتی وشیار دەکەمەوە ئالێرەدا پرسیارێکیش حەقی ئەمە بیکەین باشە ئایا ڕاستە ئاگری نەورۆز ئاگری ئاگرپەرستانە لە وەڵامدا دەڵێن نەخێر چونکە ئاگری ئاگرپەرستان دەبێت هەمیشە ساڵ 12 مانگ بگڕێ و نەکوژێتەوە ئاگری نەورۆز کواوایە دووەم ئاگری ئاگرپەرستان دەبێت لە ئاتەشگەدەدا لە شوێنی دیاریکراوی و معبەدی خۆیدا بسووتێنرێ و خزمەتکاری هەبێ نابێ خۆڵە مێشەکەشی ژێر پێ بخرێ بەڵام چێ دەوێتی ئاگری نەورۆستان هەر لە یەک شوێن بکرێتەوە هەر مناڵی بۆ خۆی لە شوێنێکا دەیکاتەوە و هیچ ڕەمزی پەرستنی بۆ میلەتی ئێمە پێوە دیار نییە بەڵام فەرەزنا خۆشەویستان با لەم مەسەلەنە باش حاڵی ببین ئەگەر فەرەزنا کە واژ نییە تۆ وای دانێ قسەی کەسێک ڕاستە کە دەڵێ ئاگری نەورۆز هی ئاگرپەرستان بووە
ئایا مسلمانێکی کورد ئەمڕۆ دروستە بەشداری ئاهەنگی یادی نەورۆز بکە؟ دەڵێن بەڵێ بە پێی قسەی زانایانی ئیسلام. ئیمامی قەڕافی کە زانایەکی مالیکی مەزهەبە دەفەرمێ لە کتێبێکە بە ناوی الأحكام في تمييز الفتاوى عن الأحكام وتصرفات القاضي والإمام لمجلد هجدد للاپەڕی 290 دەفەرمێ هەر حکمێک لەسەر عادەت و تەقالید حکمی شەرعی بۆ درابێ بە پێی گۆڕانی عادەت و تەقالیدەکەەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێک لە زمانێکەوە بۆ زمانێک حکمە شەرعیەکەش دەگۆڕێ. إذا تغيرت العادة تغيرت الأحكام في تلك الأبواب. هر وقت عرف عادة گۆڕا لە شتێکە حکمە شەرعیەکەش دەگۆڕێ. بۆ نمونە ئەگەر ئاگری نەورۆز کاتی خۆی بە حکمی عرف و عادەتی یاگر پەرستان بوو بێ، چێ لە کوردی مسلمانە ئاگری نەورۆز دەپەرستێ؟ هیچ کەس. کەواتە بۆنەیەکی نێتەوەیە. ئەگەر بۆ ئەو حرام بوو بێ کاتی خۆی، بۆ من ئەمڕۆ حەڵاڵە، چونکە نێتی من و بۆ چوونی من لەو جیاوازە. ئێستا لە هەموو کتێبە شەرعیەکاندا ئەو مامۆستا بەڕێزانەی و ئوستازانی کە لێرەدان هەمویان لە من باشتر دەزانن. لە هەموو کتێبی شەرعیدا لە مەذهەبی شافعیدا دەفەرمێ پیاوێک گەنجێک بەسەری ڕوود بڕوا بۆ بازاڕ و جامەدانە و کوڵاوی لەسەرانە بێ، نابێ قازی لە مەحکەمەدا بە شاهید وەری بگرێ، فاسقە. دەی باشە بەڕێزان، ئەگەر لەسەر ئەو دەستورە ئێمە ئەمڕۆ بڕۆین شاهید داواکەین، وەڵات مەگە پیرەمێردێک بدۆزیتەوە لە کونجەکە تا شاهیدی پێ بدەیە، خەڵک هەموو سەری ڕووتە. کەواتە ئەو زەمانەی زانایانی شەرع فەرمویانە ئینسانێک بەسەری ڕوون لە ماڵ بڕواتە دەرەوە جامانە و کوڵاوی بەسەرەوە نەبێ فاسقە، یعنی کەم خەڵک بە دەگمەنیش نەبووە سەری ڕوود بێ. ئێستا کە عرف و عادەت باو وایە کە ئەمەش ڕاسترە، جامانە زەرەری بۆ سەری ئینسان هەیە، هیچ پێویستی نییە سەر تا ڕوود بێ 700 تا 80 چەوری لەشی تۆ لەسەرتەوە دەردەچێت. یا معقولە بە جامانە دایپۆشی. خەڵک جاران فەلاح و کوشت و کاڵی کردووە لەبەر هەتاوە با بۆی گەرمالی نەدا. ئێستا تۆ لە بەسپلیتە ئەمەد بۆ چییە؟ هیچ زەرەرێک لێ ناکەوێ و قژت هەتاو نایبە، کەواتە حکمە شەرعیەکە هەڵۆشایەوە ئەوەی پێشوو. ئەوە بۆ زمانی خۆی بۆ خەڵک بەسەر ڕووتی فاسق دەبوو. برایان لەوانەیە ئێستا بە جامانە فاسق بی، ئێستا دەبی بە نامۆ. بۆیمباخ ئێستاش خەڵکێکی ئیسلام خوازی ئێمە بۆیمباغ نابەسەوە کاکە ئەو بۆیمباخە ئەو ڕەمزی مەسیحیانە، ئەوەی سەلیبە، نیشانەی سەلیبە. ئەگە کابرایەک بە عرف و عادەتی خۆی مەسیحیە و لە ئەوروپا بۆیمباغ بۆیە دەبەستێ هی مەسیحیانە، تۆ لە کوردستانە مسلمانی و ئەهلی مزگەوتی بۆیمباغ بۆ تۆ هیچ حرامێتێکی تێدا نییە، چونکە عرفی تۆ لێرە لەگەڵ کابرایەکی مەسیحی ئەوروپا لێک جیاوازە، کەواتە حکمە شەرعیەکەش گۆڕانکاری بە پێی شوێنەکە و زەمانەکە و خەڵکەکە بەسەرادێ. إمام قرافي دفرمي لا تجمد على المسطور طول عمرك، بعمري تواوي خود لسر چند كتاب و دياريك الشرعي خود تجميد مكة خود مخوينه. دڵاگە پرسیاریان لێ کردی، تۆ مەلایەک بووی، پیاوێک لە شارێکی ترەوە لە وڵاتێکی ترەوە هات و پرسیاری لێ کردی، وتی مامۆستا حکمی فڵان شت چۆنە؟ حکمەکە بۆ نمونە باسی نوێژ و عارە خواردنەوە و زینە و ئەوانە نەبووە، هەموو کەس دەزانێت خراپە و قورئان کۆتایی پێهێناوە. شتێک بوو لە عرفی شەرعیدا باس کرابوو. ئەفەرمێت تۆ سەیری کتێبەکەی خۆت و سەیری عرفی وڵاتی خۆت مەکە، بڵێ ئەرێ کاکە لە وڵاتی ئێوە ئەو شتە بۆ چی بەکاردێ؟ من لە خۆت دەپرسم، تۆ لە وڵاتی خۆتە ئەو شتە چۆن بەکاردێنی؟ ئەمجا لەسەر نێت و عرفی خۆی فتوای بۆ بدە. نمونەیەکی واقعیتان بەرچاوخەم. کابرایەک لە ئەوروپاوە دێ، سەکسووکێک هێشتێتەوە، تۆزە چەنەگەی ڕیشی هێشتێتەوە، ئەم لاولای گوپی تاشیوە. لەوانەیە مەلای ئێمە خەڵک پێی هەبوو کتیانەوە مسلمان بۆ کتێبی بەخۆی ئێستا مسلمانی تەواوێت چکە پێ ساڵ دەفەرمێ هەر کەسیان چەنەگەی بێڵێتەوە وەکو حەواسیلی تەیر وایە، وەکو هیچی کڵدانەی کۆتر وایە، ئەوە بنکورەی جەهەنەم دەناسێ. هێ معقولە کابرایەک داماوە لە ئەوروپا مسلمان بووە، بەس لەسەرەوەی ئەم تۆزە چەنەگەی هێشتێتەوە جەهەنەم بناسێ؟ نەخێر نابێ وا بێ. ئەوە ڕەن بێ لای تۆی مسلمان شتێکی نامۆ بوو بێ کە ئێستاش نامۆ نییە، بەڵام مادام لە ئەوروپا دەبێ بڵێ کاکە لای خۆتان هیچ نامۆیەکی تێدایە، دەڵێن نا وەڵا عرف و عادەتی ئێمە وایە، تۆزە چەنەگەمان دێڵینەوە، ئەو سەکسووکە دێڵنەوە. دەی بڵێ کەواتە مادام لە لای خۆتان شتێکی ڕێک و پێک و نامۆ نییە، لە لای منی مسلمانیش ئیمزا کراوە. ئەوە دەبێت لە خۆی بپرسی لای تۆ چۆنە؟ کابرایەک لە ئەو سەری دنیا گۆشتی مەیمون دەخوا، نابێ من بڵێم لە مەذهەبی ئیمامی شافعیدا گۆشتی مەیمون حرامە، ئەگەبی خۆی کافر دەبی. ئەبێ بڵێم ئەرێ لەو شوێنەدا چۆنە؟ ها لە مەذهەبی ئیمامی مالیکدا مەیمون حرام نییە، چونکە مالیکی مەذهەبەکان دەیخۆن، بەڵام لای منی شافعی مەذهەب جا سوبحان الله ئەم دینە ژوایە، من شافعی مەذهەب هەمە لە خۆ بێز لە گۆشتی مەیمون دەکەمەوە، بمرم لە برسان پێم ناخورێ، بەڵام ئەو پێی دەخورێ. نابێ بە کتێبەکانی ئێرە فتوای بۆ بدەی، ئەبێ بە کتێبەکانی خۆی لە شوێنی خۆیان فتوای بۆ بدەی، ئەبێ بڵێ لای تۆ عرف و عادەتی ئەم شتە چۆنە. سەگێک کابرا لە ئەوروپا هاتۆتەوە، سەگێکی پێ و میوانی تۆیە، نایە بڵێ سەگەکەت بێنێ ژوورە و مەلایکەت ڕوو لە ماڵم ناکە، چونکە دیسانەوە لە مەسەبی مالیکیدا سەگ پیس نییە و گڵاو نییە، ئەوە لە مەسەبی شافعی تۆدایە کە لای تۆ هینە لە عرفی ئەوە وانە.
ئەبێ ڕێز بۆ عورفەکەی دانێ حکمە شەرعیەکە لەگەڵ ئەوا جیاوازی هەیە لەگەڵ تۆدا. هەر نەورۆزیش فەڕەزنە ئەگەر واژ نییە هی ئاگر پەرستانیش بێ ئەمڕۆ بە ئێمەی کوردی مسلمان هیچ ئیشکالێکی شەرعی لەسەر نییە. لە ساڵی 1970دا ئەم هەموو زانا گەورانەی کورد شێخ محەممەدی خاڵ کە باوەڕم نییە جارێشکە مەلایەک ئەدیبێک زانایەک شاعیرێکی کەی ئاوا قەڵەم بەدەستێکی کورد هەڵکەوێتەوە لە ناو مەلای کووردا بەخواست زەحمەتە. شێخ محەممەدی خاڵ، شێخ مستەفای نەجیبی قەرەداغی، مامۆستا عەبدولحەمیدی ئەتروشی، شێخ محەممەدی قەرەداغی کە لەبەر ناتقی پێیان دەوت مامۆستا خەتیبی سلێمانی، یعنی ئەوەندە ناتق بوو لە خوتبەت خوێندنەوەدا پێیان دەوت خەتیب، وەکو کەسی تر خەتیب نەبێ، خەتیبی سلێمانی مەشهور بوو. شێخ محەممەدی قەرەداغی، سەید حەسەنی کەرکووک، مامۆستا مەلا عەبدوڵای چلوستانی، مامۆستا مەلا عەبدوڵای پەرخی، مامۆستا مەلا عەبدولسەلام هەموو ئیمزایان کردووە کە ڕۆژی نەورۆز دروستە ئاگرکردنەوە و جەژنی نەتەوایەتی کووردە. ئێمە جەژنی ئاینیمان هەیە سەری ساڵی کۆچیە، جەژنی نەتەوایەتیمان سەری ساڵی کوردیە و جەژنی نەورۆزە. بەڵام ئاگرەکە چۆن بکرێتەوە ئەوە گرنگە. بەڕێزان دەبێت زۆر خۆلەوە پارێزین. ئێستاش لە هەندێک لادێدا، لە هەندێک شاردا، لە هەندێک شارۆچکەدا کۆمەڵە مناڵ و گەنج کۆ دەبنەوانێ و تایە کۆن لە لای فیتەر دێن و ئاگری تێبەردەدەن کە بەڕاستی ئەمڕۆ هەموو دنیا بەدەست پیسبوونی ژینگەوە دەناڵێنێ. وەڵڵاهی زانایان دەڵێن یەک تۆز لە ڕەشی ئەو تایە بە مەڵاشووی هەر کەسێکەوە بنووسێ دەمت کردێتەوە بچێتە ناو گەروتەوە 100% بەبێ هیچ گومان تووشی سەرەتان دەبی. پەنا بەخوا چ خەتەرێکی گەورەیە، چ بێویژدانیە کە کەسێک تایەک بسووتێنێ خوا دەزانێت چی منداڵەگە و هەناسەیە هەڵدەمژێ و تووشی سەرەتانت دەکا. لەبەر ئەوە دەبێت حکومەت بە هەموو شێوەیەک دژایەتی ئەو کەسانە بکە کە تایە کۆن و لاسیک و بۆگەنی بڵاو دەکەنەوە. بەڵام چەند جوانە لە ناوەڕاست و سەنتەری شارێکە کاربەدەستان، گەنجان، ڕۆشنبیران، شاعیران، مامۆستایانی زانکۆ، مامۆستایانی ئاینی، کۆمەڵە پیاماقوڵانی وەکو جەنابتان، گەنجانی خۆشەویست کۆ ببنەوە بە دار و چیلکە و شتی کوردەواریانە شعر و پەخشان بخوێندرێتەوە، خۆشی دەرببڕدرێت، چەپڵە لێ بدرێت، پیرۆزبایی لە یەکتر بکرێت، ساڵی نەتەوایەتیمانە. ئەمە هیچ بێ شەرعێکی تێدا نییە. بەڵام بە تایە سووتاندن و نایلۆن سووتاندن گوناحێکە، زوڵمێکە لە خۆمانی دەکەین. ئەمڕۆ جیهان گاڵتەمان پێ دەکات، وڵا وەرە ئەمانە لە سەدەی 21 ئێستا تایە دەسووتێنن. چۆن داوای حکومڕانی وڵاتی خۆیان دەکەن، چۆن بەزەیان بە خۆیان دانایەتەوە ئەڵێن ئێمە لە ئاستی گەلانی پێشکەوتوی دنیا داین. ئەبێ ئاگامان لەوە بێ، لەوێ خۆمان پارێزین. یادی ڕاپەڕین. خوا لە قورئانە دەفەرمێ وەذەکرهم بئەیام الله. ئەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، یادی بەنو ئیسرائیلی بکەوانێ سوپاسی خوا بکەن لە ڕۆژی ڕزگاربوون. ڕۆژی ڕزگاربوون چ بوو؟ قورئان دەفەرمێ ئەی بەنو ئیسرائیلی، قەومی بەنو ئیسرائیلی فیرعەون چی لێ دەکردن؟ یەسومونەکم سوء العەذاب حتا بۆی بکرایە بە خراپترین شێوە سزای دەدان، بێگاری پێ دەکردن. یذەبیحون ئەبناءەکم، منداڵی نێرینەی دەکوشتن، وەیەستەحیون نیساءەکم، ژنەکانی دەهێشتنەوە بۆ خزمەتکاری سوکایەتی پێکردن. وفي ذلكم بلاء من ربكم عظيم. براستي أوش فتنة وبلايا شي قوله بو ليردا قرآن ده فرميه هر ملتك شوسانا وكزوري بوه هنا خوا بآغان دينتوا أي ملت بوه واليكلا ولا بآغا بوا ولا الشورش بك خود لو جور استمر رزقارك خود لو بلايا رزقارك. قومي بنو إسرائيلي زور صعب ده شوسين درانوا كحكمك جيشتا سربريني من دالي ساوالي بيش كدا سوکایەتی بە ئافرەتان و بێحورمەتکردن بە خێزان، جەڵدەلێدان لە پشتی خەڵک و قەمچی کاری گەنجان، خوای گەورە حکومەکەی سەر و ژێرکردن. موسایەکی بۆ ناردن و ڕزگاریکردن و شۆڕش دەستی پێکرد. جا هەموو ساڵێک خوا دەفەرمێ یادی ئەو ڕۆژە بکەنەوە کە فیرعەونی زاڵمی تێدا خنکا و ئێوە لە بەردەستی ڕزگارتان بوو. ئێمەی میلەتی کوردیش بۆ ئەمڕۆ وەڵڵاهی لە بەنو ئیسرائیلیمان خراپتر لێ قەوما بوو. ئەگە بەنو ئیسرائیلی کوڕەکانیان دەکوژران، ئێمە کوڕەکان و کچەکانمان، ئێمە منداڵەکان و پیرەمێرد و پیرێژنەکانمان بەڕێزان ئەنفال دەکران. ئێمە هەمووی بە زیندوێتی لە چاڵا شۆفەڵی بەسەرا دەکردن. ئێمە هەر 16 سێ بوو 29 ساڵ لەمەوبەرە دوێنێ هێستا بۆ مێژوو کە 5,000 کەسمان لە ماوەی چەند سعاتێکا گیانی لەدەستدا لە هەڵەبجە. ئەو هەڵەبجەی کە هەموو کاتێ دەبێ یادی بکرێتەوە، کەنانی بەسەرەوە نەخورێ، خزمەتی بکرێ، کە مێژووی نەتەوەیەک بێ و لە کتێبی پەروەردەیی لە سەرەتاییەوە تا زانکۆ بە دەرز بخوێندرێ. ئێمە هەموو ساڵێ لە یادی هەڵەبجەدا نمونەیەک دەخینە بەرچاوتان. ساڵی 1988 لە 16 سێدا کاتێک کە ئەو کیمیاییە لە هەڵەبجەدرا چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی لەلایەن ڕژێمی بەعسی کافری گۆڕ بەگۆڕەوە
مامۆستایەکی ئازیز کە ئێستا لە ژیاندایە مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە نیشتەجێی شاری سلێمانیە ئەو کاتە هەم مەلا بووە هەم پێشمەرگەی دێرینی بزوتنەوەی ئەو کاتە بووە ئەڵێ کاتێک کە لە ئێرانەوە خەبەرم زانی کە هەڵەبجە کیمیایی باران کراوە هاتمەوە تا گەیشتینەوە هەڵەبجە 7 ڕۆژمان پێچوو گەڕاین بەناو خەڵکە دیمەنەکان هەرگیز ناتواندرێ نە پێنووس بینووسێ نە بە هیچ مێشکێکیشە تەعبیر بکرێ کە تۆ بە سەدان لاشە لە یەک شوێنە لە ژێرزەمینە لە ماڵاندا مناڵ بە مەمکی دایکەوە ڕوحی دەرچوو بوو کیمیایی لێدا بوو ئەڵێ لە تاوی ئەو خەڵکە دەگەڕاین هەبوو بریندار بوو هێشتا ناڵەی دەهات و دەمانخستە سارەیەکە و بەرەو ئێران ڕەوانمان دەکرد یەکێ لەو دیمەنانی تۆماری کردووە دەڵێ بینیمان لە حەوشەی ماڵێکە ژن و پیاوێک کە دیارە تازە زاوا و تازە بووک بوون چونکە بەرهەمەکەیان یەک منداڵی کچۆڵەی تەمەند 2 ساڵ بوو لە ژوورەوە ڕایان کرد بوو خۆیان ڕزگارکەن نەگەیشتبوونە دەرگای حەوشەکە هەردووکیان لە پەنایەکەوە کەوتبوون بینیمان منداڵە کچۆڵەکە 2 ساڵانەکە لە باوەشی دایکە سەری بە سنگی دایکەوە دەنا سەری بە سنگی باوشیەوە دەنا 7 دانە ڕۆژ بوو ئەو کیمیای لێ درابوو 7 ڕۆژ بوو لە برسانە و لە ترسانە ئەو منداڵە بەس پەنجەی خۆی دەمژی پەنجەی تەواو باریک بوو بوو ئەوەندەی مژی بوو بەڵام بە گەورەی خوا هیچ تەسیری کیمیایەکەی لەسەر نەبوو جارێک پەلای بۆ لای دایکی دەبر جارێک دەچۆ باوەشی باوشی دایک و باوکێکی بێجان ئەڵێ هەڵمان گرتەوە لە باوەشمان گرت بە مەلا مەهدی بام وەکیم وت مامۆستا خێرات و ئەمە ڕزگارکە بەڵام وریا بە خواردنی نەدەیتێت چونکە 7 ڕۆژە هیچی نەخواردەوە ئەوە تا پەنجەی هەتا ئێسخانەکەی مژیەوە باریکی کردوێتەوە مریشکێک سەر بڕەو ئاوی مریشکەکەی بکە بە گەرودا هەتا تۆ زەڕی خۆڵەکانی دەبوژێتەوە ئەی ناخواردن دەیکوژێ گەیاندیانە ئێران و تەسلیم بە بنەماڵەکەی کرایەوە ئەوانەی کەسانێکیان ڕزگار بوو بوون سپاس بۆ خوا ئەو کچە هیچ نەخۆشی و کیمیاییش لەسەری کاریگەری نەبوو زانکۆی کۆیەی تەواو کردو و ئێستا کچێکی بەڕێز و بە حرمەتە و سەردانی مامۆستای بەڕێزی کردو و ئەڵێ کە سەردانی کردم هەستم دەکرد نازانە بە چ زمانێک سپاس و ستایشی خۆی بۆ من دەربڕێ و دوعای خێرم بۆ بکە ئێمە ئەو میلەتە بووین لە بەنو ئیسرائیلیمان خراپتر لێ قەوما بەڵام خوای گەورە وەکو لوتفی بەواندا هەست زیاتر بە ئێمەدا ڕزگاری کردین بۆیە یادی ڕاپەڕین پێویستە واجبێکی شەرعیە هەموو ساڵێک موسڵمانانی کورد بیکەنەوە بەچی بیکەینەوە یەکەم شکرانە بژێری ئەڵڵا بکەین بڵێن خوایە ئەو کاتە هانامان بۆ تۆ هێنا خوایە هەموو کاتێ بە هانامانەوە بێ و ڕزگارمانکەی سوپاسی خوا بکەین کە ئێستا ئێمە لەم مزگەوتەدا لەم کوردستانەدا بە ئازادی خۆمان دەژین و بە ئازادی قسە دەکەین دووەمیان دەسەڵاتدارانی کوردستان حکومەتی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەسەرۆشی هەرێمەوە حتاک بەرپرسانی خوارەوە توخوا دەرز لەو ڕژێمە گۆڕ بە گۆڕی پێشوو وەرگرن وەرن تەماشایکەن ئەو هێزەی کە ڕسمی دیکتاتۆر دەدرا بە مەلای مزگەوت کە دەبوو هەموو ڕۆژە فەقیرە لە کۆڵی کاشەوە بیباتەوە ماڵەنەوە شتێکی لێ بکرێ مزگەوت و ماڵەکەی بەسەرا بڕوخێنن ئەو ڕسمەی کە خەڵک نەیدەوێرا سەیریکە چۆن بینیتان ژن و منداڵ ژێر پێی دەدا و قۆندەرەی دەخستە دەمیەوە ئەو هەموو هێز و گاردی کۆماریە ئەو هەموو هێزی چەکدار و ساڕۆخ و تەیارە و کیمیاییە یاخوا ئاه و نزولەی میلەت لە هیچ مەسئول و کار بەدەستێک نەدا یاخوا خەڵک لێت نایەتە سەر شەقام و لێن نەجوڵێ هیچ هێزێک نییە بەری بگرێ دەرز لەوانە وەرگرن ئێوە نە لە ئەو بەهێزترن نە چەکدارتان بەقەدەر ئەوە نەدەشتوانن دڵیشتان بڕوادەدا میلەتی خۆتان والێ بکەن دەی وەرن پیاوانە جوان خزمەتی ئەم کوردەی خۆمان بکەن دەرز لە دەسەڵاتدار وەرگرن هەر دەسەڵاتدارێک شەقی میلەتی لێ بدرێ قۆندەرە دەخرێتە ناو دەمەوە دوول لە ڕووی جەنابتان وەرن دەرز وەرگرن لەوانە بە ئاهێک بەبەر خۆتاندا بێننەوە و باشتر خزمەتی ئەم گەلی کوردی موسڵمانە بکەن دەستکەوتی گەورەی ڕاپەڕین با پارێزین بەچی یەکەم پاراستنی تەبایی نێوانمان ڕاپەڕین بەرهەمی تەبایی میلەتی کورد بوو دوای ئەوەی هەموو حیزبەکان لە شاخە ئەلحەمدولیلا پێکهاتنەوە بەرەی کوردستانی پێکهات دوای ئەوەی ئەوانی لە ناوخۆدا چەکداری ڕژیان بوون تەوبەیان کرد و چوونەوە پاڵچۆ ڕژگێڕان دوای ئەوەی میلەت ناکۆچیەکانی بەلانە ڕاپەڕین لەدایک بوو ئەگەر لە شاخە هەر پێشمەرگە دوژمنی یەکتر بوویایە و لە ناو خۆدا دەستمان لە یەخەی یەکتردا بووایە وەڵڵاهی ئەم ڕۆژی ڕاپەڕین و ئازادیە نەدەبوو کەواتە ئەم ڕۆژ پێویستیمان بە تەبایی نێوان میلەتەکەمانە حیزبە کوردستانەکان وەرن هەر یەکەتان بەشێک وەڵڵاهی هەمووتان خواردووتانە هیچتان نییە نەتان خوار بێ ئیتر نازام تا کەی تێر دەبن دوای ئەو هەموو ساڵە هەر تێر نەبوون کاکە بەسی خۆتان پارە دزیوە و فزیوە وەرن واز بێنن وەرن دەستی تەبایی جارش خەونە ناو دەستی یەکەوە تەنەزول نییە بۆ براکەت بۆ هاو خوێنەکەت بۆ هاو زمانەکەت جارشکە لەسەر سفرەی تەبایی دەستخەنەوە ناو دەستی یەکتر و ئێمە میلەتیش کاکە خۆ هیچمان لێ ئێوە نەویستووە
ئێمە میلەت ئازادیمان دەوێت. لە زمانی بەعسا بەڕێزان نان زۆر هەرزان بوو، ژیان زۆر هەرزان بوو، خانوو زۆر هەرزان بوو، بۆ خەڵک ناڕازی بوو، ئازادی نەبوو. ئەبێ خەڵک ئازاد بێ، بەڵام ژێرە شێوینی نا. ئازادی بەمانا ڕاستەقینە جوانەکەی خۆی لە نان گرنگترە. سێمیان دووەمیان حیزبەکان میلەت بە خاوەنی ڕاپەڕین بزانن. ئێستا بەداخەوەم لەلایەن هەندێک خەڵکەوە هەروە دەزانن ڕاپەڕین کۆمەڵە خەڵکێک کردوێتی. ئەی ئەو میلەتە، ئەی ئەو گەنجەی قوربەسەرە لەو کاتەدا چی پێ نەدەکرا، ئەوانەی کە لەسەر ئیمزایەکی بەعسی بوون لە کولیەک وەرنەدەگیران، ئەی ئەو پیرێژنەی هەموو تەمەنینانیدا بە پێشمەرگە لە لادەکانە، ئەمانە کەس حیسابیان بۆ ناکا. جا لە گۆڤارێک هەیە پشووی کوردستانی نوێ لە ژمارە 29دا لە لاپەڕن 19دا کە یەکێتی دەری دەکا، لەوێدا باسەراتێکی خۆشی تێدایە. ئەڵە سێ کە زیادی ڕاپەڕینیان دەکردەوە. یەکیان کاتی خۆی سێ نەوتە شەجاعی سەدامی بەیەخەوە بوو. ناچار کە ڕاپەڕین کرا لێکردنەوانە و پەنایدان. دەیگوت ڕاپەڕینمان کرد، پف ئەو پفی لێ دەکرد چونکە لە دەستی چوو بوو. ئەوەی تریان لە ڕاپەڕینە هەر دزی کرد بوو لە کەرکووک و ئەوانە زۆری دزی بوو کە یادی ڕاپەڕین دەکرد، دەیگوت یاد بەڵێ ڕاپەڕینمان کرد، تەح ئەوەندەی دزی و تەحی بۆ دەکرد. کابرایشکی وەکو بەڕێستان و ئەهلی مزگەوت و کوردە ڕاستەقینەکە لە کۆڕەوە ماوەکەی تاڵان کرابوو کە داهاتەوە دوکانەکەشی تاڵان کرابوو، هیچی نەمابوو، لەسەر سفرەی خاڵی داهاتەوە کە یادی ڕاپەڕین دەکردەوە، دەیگوت وەڵای یادی ڕاپەڕینمان کرد، پەک. ئێستا کاکە پەکووەکە زۆرترە، هەر تەح و پفەکە دەیخوا. ئەتە پێویستە لە یادی ڕاپەڕینە ئەو خەڵکی کە پەکووی کرد بۆ ماڵ و حاڵ و هیچی نەما جارشکە ئاوڕێی بەخێری لێ بدرێتەوە. زۆر کەس دەبینین لەسەر تەلەڤیزۆنەکاندا لە یادی ڕاپەڕینە قارەمانێتی خۆی دەجێڕێتەوە، ئەحکە لە نزیکەوە دەیناسی وان نییە. ئەو خەڵکە شۆڕژگێڕێکەوە بە پاکی ژیا و بە کوردایەتیەکی ڕاستەقینەوە ژیا. ئێمە لەگەڵ ڕێزمان بۆ هەموو ئەوانەیە و کاتە دەستیان لەگەڵ ڕژێمدا هەبوو بێ ئینسان کە 100 گوناح و یەک تۆبە، مادام گەڕانەوە ڕیزی میلەت نابێت لاپەڕە کۆنەکانی خەڵکی هەڵدەینەوە، ئەوە خراپە. ئەبێ لاپەڕەیەکی نوێ هەمیشە لاپەڕەی نوێ بەسەر خۆماندا هەڵدەینەوە، نەفرەت لە ڕاپەڕە ڕۆژەکان بکەین و ئەوانەش کە دەستیان هەبووە لەگەڵ ئەو ڕژێمەدا داوای لێخۆشبوون لە میلەت و پێش ئەوەش لە خوای پەروەردگاری خۆیان بکەن. بەڕێزێک لە مەدیسێکە ئەوێ مقابلەی تەلەڤیزۆنی بکا و پێشەکەی خۆی هەڵدەکێشێ، ئەڵێ بەڵێ ڕاپەڕین کردمان، یەکەم ئارپێچی من بە ئەمنەکەمەوەنا، 4 ئەمنم هەر بەدەستی خۆم پژم لێم گرتن و چەکم کردن و هێنامنە دەرەوە. دەبابەیەک لای تەربیەوە بوو، ئەوە من هەڵم کوتایە سەر، هەر ڕێک چەکم کرد و هێنام. کابراەک لە تەنیشت دەڵێ قوربان ئەرێ من ناناسی، ئەڵێ نەوەڵا، ئەڵێ دەوەڵی بەڕێزەکەم ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین ڕوویدا من و جەنابەت لە ڕەبیعی خەفیفەدا چەکداری ڕژێم بووین. کابرا تەریق دەبێتەوە مەسەلەکەی ئاشکرا بوو، دەڵێ کاکەم خەڵکە زۆر سەیرن، ناهێڵن بە ئیسلاحەت خەونێکی خۆت بژێڕێەوە. کاکە من لە خەونم داوا بوو، ئەمانە زۆریان لە خەونیان داوا قارەمان بوون. ئەینا ئەوەی کە قارەمان بوو هەر خەڵکە ڕەشوڕوتەکە بوو، کەستەم وای لێ کرد بوو ڕاپەڕێ. بۆیە دەبێت بگەڕێنەوە جارێکی کە دەستکەوتەکانی ڕاپەڕین ئاوەردانەوە لە میلەتی ڕەشوڕوتی شۆڕژگەر. سێمیان تەحریمی شەڕی براکوژی بکەین. زۆر حەیفە جارشکە دەستی کورد بچێتە خوێنی کورد، لە هەر شوێنێک بێ کورد هەر کووردە. ئەبێت ئێمە گرفتاری ئەوەین لە هەرێمی کوردستانە بەڕێزان دەستوورێکمان نییە، ئەبێت بە دەستور کۆمەڵەشت دیاری بکرێ. تۆ مافت هەیە لێرە بی من مافم نەبێ لەوێ بم، من مافم هەیە چەکدار بم تۆ مافت نییە بێت چەک بی، ئەبێ هێزێکی نیشتیمانی هەبێ، ئەبێ لە چوارچەوەی دەستور و قانونێکدا کە حکومەتی هەرێمی کوردستان دایدەڕێژێەوە هەموو حیزبەکان لەسەری پێک دێن، هەمومان متتەفقین لەسەر شتێک نابێت بە چەک پەلاماری یەکتر دەین. وەڵڵاهی ئاواتی دوژمنانمان هەر ئەوەیە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێ، هەموو کتێبەکانیش بخوێننەوە. باوەڕ ناکەم کتێبێک مابێ سەرکردە و مێژونووسێکی کورد نووسی بێتی و نەمخوێن بێتەوە. هەر هەمویان متتەفقن لەسەرەوەی کە بۆ خۆیان دەستیان هەبوو لە شەڕی براکوژیدا ئەڵێن نەفرەت لە شەڕی براکوژی، نەفرەت لەو ڕۆژانی لە سەنگەرا بووین دژی براکوردەکەمان لە کۆن و نوێدا. دەی ئێستاش بە ئەو ڕۆژە دروست نەکەینەوە کە جارشکە دوژمنانی کورد و فارس و عەرەب پێمان خۆش بن و دەستخۆشی لە هەردوو لامان بکەن و هانمان بدەن بۆ کوشتنی یەکتر. با بە ئاگا بین، ڕوو لە خوا بین، شکری خوا بکەین لەسەر ئەم ئازادی کە ئێستا هەیە و بیپارێزین. یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، یا ئەرحەم الراحمین لە دەپاڕێمەوە بە گەورەی و ڕەحمەتی خۆت، دەرگای ڕەحمەتت زۆر لێ کردوینەوە، خوای زیاتر لەسەرمان بکەیتەوە، خوای دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیتەوە. ئەم ئازادی لەم هەرێمی کوردستانەدا هەیە، یا ئەرحەم الراحمین بۆمان زیادکەی، بەرپرسان و کاربەدەستانمان عادڵ و دادپەروەرکەی، میلەتمان هۆشیار و بێدارکەی، بەرهەمی ڕاپەڕین بۆ هەمووانمان بێ، هەمومان لە ئازادی سودمەند بووین، خوایە تووشی ژێردەستەیی نەبینەوە.
هەمومان لە ئازادیدا ئەمن و ئەمانێکمان هەیە خۆیان ترس و خۆفمان بەسەردانایەتەوە هەمومان لە پێناوی ئازادیدا تووشی دەربەدەری بووین خۆیان جارشکە دەربەدەر نەبینەوە لە ماڵ و حاڵی خۆمان یا ڕەحم الڕاحمین تەبایی بخێ نێوانمانەوە خۆشەویستی بخێ نێوان میلەتی کوردی موسڵمانەوە سەری ساڵی تازەی کوردی و بەهاری نوێ بەهار بێ بۆ دڵەکانمان بەهار بێ بۆ دین و ئیمانمان بەهار بێ بۆ شیفای نەخۆشەکانمان یا شافی یا ئەڵڵاه لێت دەپاڕێمەوە شیفای نەخۆشەکانمان بدەیت خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەیت ئەوەی دڵ بەخەمە خوایە بەزەیت پێیدا بێتەوە دڵی خۆشکەی هەر کەس نەخۆشی دەرونی هەیە ڕەحمی پێ بکەی هەر کەس گرفتارە لە هەر شوێنێکی ئەم دنیادا خوایە ئازادیکەی خوایە کوردستانمان پارێزراوکەی هەر کەسێک کە دیفاعیش لەم کوردستانە دەکا لەو پێشمەرگە بەڕێزانە لەو ئاسایشانە لەو پۆلیسانە لەو دەستگا ئەمنیانەی کە ئەمن و ئەمانی خەڵک دەپارێزن خوایە هیدایەتیان دەی بۆ خواناسی خوایە هیدایەتیان دەی بۆ مزگەوت و بۆ ئەخلاقی بەرز خوایە ڕەحم بە ڕۆڵەی موسڵمانان بکەی لە هەر شوێنێکن تۆش بیان پارێزی و بەزەیت بە حاڵیاندا بێتەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین